ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری ئەم بەرنمەی ڕاڤە دۆخی سیاسی کوردستان چۆنەتی پێچێنانی کابینەی نوێ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەوەری باسەکەمانە بە میوانداری زۆر بەڕێز ژیان جەلال پارێزەر و چالاگوانی کۆمەڵگەی مەدەنی. ژیانخان خۆشحاڵین. ژیانخان دۆخی کوردستان بە تایبەت لە ساڵ 2010 دوو هەڵبژاردننی بەخۆیەوە بینی و بینیمان کە جۆرێ لە جۆرەکان نەخشە حیزبەکان گۆڕاوە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بە ئاستێکی زۆر هاتوتە پێشەوە و دووەم و سێمیش تا ڕادێکی زۆر چوونتە خوارەوە. ئێستا جیاوازەکان زۆرە. پێشبینیەوە کرێت کە بۆ نمونە پارتی قیادەیەکی باشتری ئەم حکوومەتە بکە. پێم خۆشە بە تایبەت لەو وچەنەزەرەوە تەماشای دۆخەکە بکەین کە پارتی خەیاڵاتی هەیە کە بەشداری بە کەمینەکان بکات و هەوڵبات کابینەکە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەی کوردستان بێ. پێم خۆشە جەنابەت هەموەکو گەنجێک هەموەکو خانمێک ڕاچێ لەسەرەوەی کە بۆ نمونە ئەم کابینەیە نوێیە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە دووبارە پارتی دموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم قیادەی حکوومەتەکەکە لە پرسی بەشداری پێکردنی کەمینەکان بە تایبەت تورکمان مەسیحی ئاشووری یەزیدی کاکەیی ئەوەی کە حکوومەتێک بێت هەموو پێکاتەکانی کوردستان بە حکوومەتی خوانی بزانن. خوێنەوەی تۆ بۆ ئەم کابینەیە چۆنە؟ بەڵێ زۆر سوپاس بۆم دەرفەتە بێگومان وەکو بەڕێز ئاماژەت پێت کرد هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی گرنگ بوو و هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە بوو و سنگ و قورسایی و کۆمەڵی هاوکێشی یەکلایی کردەوە کە لایەنە سیاسەکان هەرێکە و بەپێی پێگە و سەنگی خۆی و حەجمی خۆیان توانیان بەپێی کورسی بەدەستبێن و بتوانن متمانی دەنگدەرانی خۆیان بەدەستبێنن و ئەوەی کە لە نەتائیجی هەڵبژاردن هاتوتە ئاراوە مەسەلەی هێزە سیاسیانی کە زۆرترین دەنگیان پێکهێناوە طبعاً پارتی دموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم لە هێزی یەکەما و دواتر یەکێتی نیشتیمانی و حیزبەکانی تریش بە پلەی سێم و چوارەم ئەوانە گرنگە ئەوەی کە هەموو چانەزەر ئێمە یاخود پێمان باشە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان هەروەکو پێشتریش لەسەر و بنەمایە کاری کردووە کە بنەمای پێکەوە ژیان ئیستەقراری لە یەکێک لە خاڵە هەرگرەکان بۆ کاری پێکردەوە بۆ کابینی داهاتووش گرنگە تیشک بخاتە سەر و خاڵە و لەسەر و بنەمایە کار بکات و بنەمای ئەوەی کە پێکەوە ژیان بۆ پاراستنی پێکەوە ژیانی هەموو لایەنە سیاسیەکان و نەتەوایەتەکان و ئەو کەمە نەتەوایەتانی تر کە لە کوردستانە ئەژین و ئاینزاکان کە پێشتر بەشداریان پێکراوە ئەم جارش گرنگە دیسان بەشداریان پێ بکرێت چونکە یەکێکە لە بنەماکان بۆ ئیستەقراری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە و پێکەوە ژیان و فراهەمکردنی کەشێکی ئاشتی و کەشێکە هەموو لایەنە سیاسەکان هەموو پێکاتەکان هەست بەوە بکەن کە لە کوردستانە مافەکانیان پارێزراوە و توانەی ئەویان هەیە کە لە ناو ناوەندەکانی بڕیاردانە وجودیان هەبێت تا بتوانن گزارش لە خواست و داواکاری و مەطالیبەکانی خۆیان بکەن و کوردستان ژینگەیەک بێت کە تیایدا بتوانن بە ئارامی تێدا بژین. دەستان خۆش بێ. ژیان خان ینی ئەوەی کە بەڕێز باست کرد کە ئەوەی کە بۆ داهاتووی مە چاوەڕوانەکەین پەیوەندی بۆ هەیە کە لە ڕابردوو ڕوویاوە. ینی ئەگە تەماشا بکەین لە ماوەی ئەو هەشکابینەی ڕابردووە بە تایبەتی شپارتی ینی زۆر تەکیدی لەوە هەیە کە کەمەنەتەوەکان کەمە ئاینەکان پێکاتە جیاوازەکان لە ناوچە و دەڤرە جیاوازەکانەوە بەشداری لە حکومڕانی هەبێ. جا حکومڕانیە بۆ نمونە لە پەرلەمان بێ لە ئەنجومەنی پارێزگاکان بێ لە پێکاتی حکوومەتا بێ. یعنی ئەگە تەماشا بکەین لەو ماوەی ڕابردوو ینی بەتایبەت دەگرێت مەسەی دۆخی عێراقیش بکەین ئەگەر سەری ناوەڕاست باشووری عێراق بکەی کە بەردەوام کەمینەکانی وەکو مەسیحی وەکو تورکمان وەکو یەزیدی و کاکەی و ئەوانە ینی زۆر جار لە بەردەم قەتڵ و ئام و ڕەشە کوژ و پاکتاوکردنان. ینی ئەوەی کە ئێستا زۆرێ لە تەقریرەکان باسیەوەکەن کە بەشی هەرە زۆری مەسیحەکانی ناوەڕاست و باشووری عێراق کۆچیان کردو یان کۆچیان کردو بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ دەرەوە وڵات و بۆ دەوڵەتانی ناوچەکە. ینی خوێنەوەی جەنابەت بۆ چییە کە بۆ نمونە هەرێمی کوردستان بە تایبەتی دەسەڵاتی سیاسیش هۆکارە بۆی کە ئەم پێکەوە ژیانە لە کوردستان ینی هەستەکەی ڕەگوڕیشێکی مێژووی هەیە.
بەڵێ طبعا ئەوە شتێکی وازەحە و دیارەکە لە مای ڕابردووە مامەڵەی دەسەڵاتدارێتی کوردستان لەگەڵ ئەو کەمەنەتەوەیەتی و ئاینزا جیاوازانی کە لە کوردستانە ئەژین مامەڵێکی تەندروستانە بووەوە هەوڵیان داوە ئەو بنەمایە لە ئەرزی واقعا بچەسپێنن کە کوردستان لانکەی پێکەوە ژیانە کوردستان باوەڕی تەواوی بە هەموو مافی هەموو ئەو کەمەنەتەوەی و ئاین و ئاینزا جیاوازانە هەیە لە کوردستانە بتوانن بە شێوەیەکی ئاشتیانە لە کوردستانە بژین و مافەکانیشان دەسەبەر کرێت بۆیە ڕەنگە حەجمیشان وەکو پێویست نەبوو بێت بڵین لە ڕووی پێگەوە حەجمیشان بەڵام زیاد لە قەباری خۆشیان مافیان پێدراوە و بەشداریان پێکراوە لە هەموو دەسەڵاتەکانی تری پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتە ئیداریەکانی تری خوارەوە ئەمەش دیسانەوە دەرخەری ئەو ڕاستەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان باوەڕی تەواوی بە بنەمای پێکەوە ژیان هەیە باوەڕی تەواوی بۆ هەیە کە پێویستە ئیستقرارێکی سیاسی ئیستقرارێکی کۆمەڵایەتی و ئاینی لە کوردستانە فراهەم بکرێت بۆی کە ئەو نەتەوە جیاواز و ئەو ئاین و ئاینزا جیاوازانە لە کوردستانە بتوانن هەمویان پێکەوە لە ژینگەیەکی لەبارە بژین و مافەکانیان دەسەبەر کرێت ئەمە نمونزەجێکی سەرکەوتووی حکومڕانی هەرێمی کوردستان دەرەخاوەیەکە لە خاڵە هەرێ پڕشانازیەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە توانیوێتی و مامەڵە تەندروستە لەگەڵ ئەم توێژەیە بکات. ژیان پێم خۆشە قسەی لەوە بکەین کە لە پاڵ کەمینەکانە ینی ئەمە دایمە جدەلی ناو هەموو کۆمەڵگاکانە لە کۆمەڵگا چاوچەرخەکانەوە بۆ کۆمەڵگا زۆر سنەتی و تەقلیدیەکان کە بۆ نمونە ئێستا گە تەماشای بکەین ئێمە بە پێی یاسا بە پێی خواستی ئەو هێزانەی کە لە وڵاتەیە سەردەست بوون ڕێژەی بەشداریکردنی ئافرەت لە پەرلەمانی کوردستان و لە پارێزگاکان بە لە 125 بۆ لە 130 دیاری کراوە و لە پاڵ ئەمەشا تەمەنی خۆپاڵاوتنیش ینی بۆ لەگەسی پەرلەمانی کوردستان بکەی تەمەنی خۆپاڵاوتن 25 ساڵە کە ئەم تەمەنە تا ڕادێکی زۆر تەمەنێکی گەنجە و ڕەنگە لە وڵاتە زۆر پێشکەوتەکانیش هەر لەم تەمەنە گەنجان بۆیان هەبێ خۆیان پاڵێون ینی خوێنەوەت بۆ چییە کە هەرێمی کوردستان سەرباری وی کرد لە ناوچە و لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە کە ڕوبەڕووی کۆمەڵی قەیران بۆتەوە ڕوبەڕووی کۆمەڵی کێشەی تایفی و ئاینی و بابەتی دواکەوتی کۆمەڵایەتی و ئەوانە بۆتەوە بەڵام هەرێمی کوردستان هەمیشە بە جیاواز لە عێراق بە جیاواز لە وڵاتانی ناوچەکە بە جیاواز لە ئێران بە جیاواز لە سعودیە بە جیاواز لە سووریا یعنی هەموو کاتێک دەستپێشخەری هەیە بۆی کە چینی ئافرەتان یان توێژی ئافرەتان بەشدارێکی باشتریان هەبێ و لە پاڵیشە ئەوەی کە پێڵەن خوێنی تازە گەنجان مشارەکەیەکیان هەبێت لە پرۆسی سیاسیە خوێنەوەی بەڕێستان وەکو چالێکی کۆمەڵگی مەدەنی بۆ ئەوچیە کە لەماوەی ئەو 26 ساڵی ڕابردووە و هەستەکەی هەرێمی کوردستان جموجۆڵێکی هەیە بەرەو پێشچوونێکی هەیە زەمینە سازیەکەی بۆی کە ئافرەتیش و گەنجش بەشدارێکی باشترێ بێت. بەڵێ طبعا بێگومان جیاوازی هەیە کۆمەڵی گۆڕانکاری زۆر باش لە بوارە چۆتە پێشەوە و کۆمەڵێ وەچەرخان زۆر لە بواری بەشداری پێکردنی گەنجان و بزات ڕێگەزینی ئافرەت لە ناو سەرجەمکایەکانە هەنگاوی زۆر باشی بڕیوە هەرچەنە هێشتاش ئێمە تمۆحی زیاترمان هەیە و چاوەڕوانیەکان و ئومێدەکانمان زیاتر لەوەی کە ئێستا هەیە لە پێش 2005 ڕاستی بەشداری ئافرەتان وەکو پێویست نەبوو لە ناوەندەکانی بڕیاردانا بەڵام لە دوای ئەوەی کە دەستوری عێراق وەکو بنەمایەکی دەستوری ئاماژی بەوە کردووە کە نابێت ڕێژی بەشداری ئافرەتان لە 125 کەمتر بێ بۆیە لە ئەرکی واقع لە هەرێمی کوردستانیش ئەمە چۆ بواری جێبەجێکردنەوە و لە پەرلەمانی کوردستانە ئێستا لە 125 هەتا بەرەو سەریشە و بەڵامەوەی کە هەیە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن وەکو حکوومەت و یەکە ئیدارەکانی خوارەوە وەکو پێویست نەبووە لە درێژەی هەشت کابینی ڕابردوو و ئێمە تمۆحمان هەیە و ئومێدێکی زۆرەوە کە کابینی نوێ حکوومەت بتوانێت ئەم ئیش لەسەر ئەم خاڵە بکات و گرنگی زیاتر بە بەشداری ئافرەتان بات و سەبارەت بە بەشداریکردنی گەنجیش هەنگاوی باشنراوە جێگەی دڵخۆشین بینیمان کە لە هەڵبژارنەکانی پێشترە زۆربەی سەرۆکی لیستەکان گەنج بوون ئەمانە هەمووی باوەڕ و متمانی دەسەڵاتی کوردیە دەسەڵاتی سیاسە بە توانە و بەهێزی گەنج بەڵام هێشتا ئومێدی زیاترمان هەیە بۆی کە لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە زیاتر ئیش لەسەر گەنج بکرێت زیاتر برو بۆ گرنگی بۆ سێکتەرانە بدرێت کە ڕاستەو خۆ پەیوەندیدارە بە ژیانی گەنجەوە جا لە ڕێگەی ئەوە بێت کە ژیانێکی باشتر بۆ گەنجان فراهەم بکرێت زیاتر هەلیکار بۆ گەنجان بخرێتە گەڕ و
سەبارەت بە ئافرەتانیش هەم لەو ڕۆ کە دەستگیرۆیان کرێ بۆ بوونیان و مشارەکەیان لە ناوەندەکانی بڕیاردان و لە ناو پۆستە ویزاریەکان و یەکە ئیدارەکانی خواریشەوە لەپاڵ ئەوەشا گرنگی بۆ بدرێت کە ئافرەتان لەو لایەنانی کە مەسەلەی کەمکردنەوەی توندوتیژی دژی ئافرەتان و کەمکردنی کێشە خێزانیەکان کە ئێستا بەهۆی قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری و لەم چەند ساڵی دواییە پەرەی سەندووە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێی ئایندەیە ئیش لەسەر ئەمانە بکات بۆ فراهەمکردنی ژیانێکی باشتر و گرنگیدانێکی زیاتر بە ڕێگەزی ئافرەت و ڕێگەزی گەنجان. دەستان خۆش بێ ژیان خان پێم خۆشە بە تایبەت کە کاگنیشتوان بەرزانی وەکو نوێنەری پارتیدموکراتی کوردستان کە ڕاستپێراوی پارتیە بۆ پێشێنانی حکوومەتەکانی کابینەی هەشت کابینەی حەوت کابینەکانی تر یعنی پێم خۆش لەسەرەوە قسێ بکەین کە زۆر جار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاگنیشتوان بەرزانی تاکیدی لەم پێکەوەژیانە کردوێتەوە جا پێکەوەژیانەکە لە بۆ کەمینەکانە پێکەوەژیانەکە بۆ ئەوەی کە بەشداری پێکردنی ڕەگەزی مێیە ئەگەر بۆ نمونە هەر بە دیقەت بگەڕێنەوە بۆ چەند ساڵی ڕابردوو لە زۆرینەی ئەو هەفتانەی کە هەفتەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دامەزراوەکانی هەڵەسا بە هەفتەی دژی توند و دژی ژنان یعنی سەرۆکی حکوومەت بۆ خۆی بەشدارە بوو و هانی مامۆستایانی ئاینی هانی مامۆستاکانی قوتابخان و زانکۆکان هانی تەواوی کۆمەلگای ئەیە کە نرمونیانێکی زیاتر هەبێ پێکۆژیانێکی باشتر هەبێ پێکەوە هەڵکردنێک هەبێ یعنی هەست ناکەی کە سەرۆکی حکوومەت لە ڕابردووە هەوڵێکی زۆری هەبوو لەوەی کە زەمینەیەک بهێنێتە بوون چ گەنج چ ئافرەت چ کەمینەکان یان با بە دروستتر بڵێن حکوومەتی هاونیشتیمانی حکوومەتی پێکۆژیانی خەڵک بهێنێتە بوون. بەڵێ بەتەئکید ڕۆلی شخصی جەنابی سەرۆک وەزیران نێچیروان بارزانی ڕۆڵێکی زۆر گرنگ و زۆر کاریگەر بووە لەماوەی ڕابردووە کە ئێمە دەتوانین گەواهیدەری ئەوە بین کە بەڕاستی متمانێکی تاو ڕەهای بەهێزی ئافرەت وە بە پاڵپشتێکی تاوی ئافرەتان بۆ لە هەرێمی کوردستانە نمونەش بۆ ئەوە کە لە 2005 لە کابینی پێنجی حکوومەتی هەرێمی کوردستانە بوو کە بۆ یەکەم جار بڕیاری ئەوەیدا کە بەڕێوەبەرایەتیەکدا بەنزێن بەڕێوەبەرایەتین تون و دژی ڕێگەزی مینە ئەمانە بەڕێوەبەرایەتێکی وا ینی گرنگ وە بوونی لەق و ئەنجومەن لە هەموو شار و شارۆچەکانی کوردستان ئەمە دیسان بۆ کەمکردنەوەی وە باوەڕی بەوەی کە دەبێت حاڵەتەکانی تون و دژی ئافرەتان کەم بکرێتەوە ئەمە یەکێک بوو لە هەنگاوە گرنگەکان وەروەها دەرچواندنی یاسای توندوتیژی خێزانی ئەمە یەکێک بوو لە یاسا گرنگەکان کە شخصی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی زۆر باشی هەبوو لە دەرچوونی ئەو یاسایەدا و لە ڕێگەی کە پەرلەمان کردی و دەست پێشخەریەکە دەگەڕێتەوە بۆ شخصی جەنابی سەرۆک وەزیران ئەمانە کۆمەڵی هەنگاوی باش بوون و هەمیشە پاڵپشتی ئافرەتان بووە لەسەر جەم بوارەکانەوە ئیشی زۆر جدی کردووە لەسەرەوەی کە حاڵەتەکانی توندوتیژی و حاڵەتەکانی دەستگیرۆییکردنی ئافرەتان بۆ زیاتر پرەودان و بەرەو پێشچوونی ئافرەتان بەرەو پێشەوە بچێ ینی کابینی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە کابینی بن کە فراوان بوو هەموو هێز و لایەن سیاسیەکان تای بەشدار بوون بینیمان کە ئەو پشکەی کە لە سەدا چوارە ڕێژەی بەشداری ئافرەت لەو کابینەیە بەڵام لە پشکی پارتی دموکراتی کوردستان و مەش دیسان دەستکەوتێکە لە ناو کابینەیە کە تەنها یەک وەزیری ئافرەت هەبوو ئەمەش دیسان دەست پێشخەری هەم حیزب بوو و هەم شخصی سەرۆک وەزیران بوو ئەمانە کۆمەڵی نمونەی باش و دڵخۆشکەرن و ئێمە ئومێدی زیاترمان هەیە بەوەی کە لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا دیارە بە پێی نەتائیجی هەڵبژاردن پارتی دموکراتی کوردستان لایەنی براولانی هێز یەکەمە بێ لە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە زیاتر ئیش لەسەر ئەم لایەنە بکات و زیاتر پاڵپشتی ئافرەتان بێت و کاری زۆر باشتر و کاری زۆر جدیتر لەو بوارە چاوەڕێکین. دەست خۆش بە ژیان خان باسی ئەوت کرد کە لە حکوومەتی ڕابردوو لە 104 ئافرەت بوو ئەوش بە وەزیرێکی پارتی ئەم نسبێت تۆمار کراوە و ئەگەر گەڕینەوەی بۆ هەڵبژاردنەکانی سی ئەیلول لیستی پارتی لیستێکی گەنجانە بوو یعنی لەو سەد کاندیدەی کە بینیمان لە کاتی بانگەشەیە خۆیان ناساند ژمارەیەکی بەرچاویان گەنج و خەڵکانی تازە پێگەیشتوو بوو و لە هەردوو ڕەگەزی ژن مەڕاستی چۆن کۆمەڵێک لە پیاوانی تیا بوو کۆمەڵی لە خانمانی حزورێکی زۆر باشیان هەبوو و سیانزە لەو خانمانە توانیوانە دەربچن و ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بەشێکی زۆری ئەو خانمانە بە بێگەڕانەوە بۆ یاسای کۆتا بە حەقی خۆیان بەتوانای خۆیان بۆ دەنگانەی کە هێناوێنە
توانیوانە ببن بە ئەندامی پەرلەمانی کوردستان. یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو دۆخە پێ دوایە یعنی کە پارتی هەوڵەداد لە حکوومەتی نوێە دووبارە لە وەزیرەکانە لە مدیر عام و لە هەیئاتی وەزارەتەکانە گەنجان و خانمان ڕۆڵی باشتران پێ بدرێ. بەڵێ بەتئەکید چاوەڕوانێکی زۆری ئەمەیە بۆ حکوومەتی نوێی هەرێمی کوردستان، چونکە لە مای پێشوە لە مای ڕابردووە گرنگی بم بابەتەیە، بەڵام ئەکید هەنگاوەکانی دواتر ئەبێت هەنگاوی تێر و تەسەلتر بن و هەر کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت سوود لە ئەزمونەکانی ڕابردوو وەرگێ و کەم و کورتیەکان و بۆشایانی کە هەبوون بەرەو کاڵبوونەوە بچن بۆ یەکێک لەو خاڵانە نسبەی بەشداریکردنی ئافرەتانە لەناو دەسەڵاتی جێبەجێکردنە. بۆیە ئێمە قەنەعەتمان وایە کە بێگومان پارتی وەکو هێزی براوە لە سۆنگەی باوەڕبوونی بەهێزی ئافرەت جەخت لەسەرم خاڵا کاتەوە و تەوەقوعەکەین کە بەشداری ئافرەتان لەم جارە لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارێکی بەرفراوانتر بێت و یعنی جێی تەمۆح و جێی ڕەزامەندی هەموو لایەک بێت، چونکە جا شێوازی پێکەنانی حکوومەت هەر چۆن بێت بنکە فراوان بێ یاخود ئەغلەبیە بێت، مادام پارتی ئەو هێزەیە کە پشکی زۆرینەی بەرکەوتووە بێگومان ئیش لەسەر ئەو لایەنە ئەکات و ئەوە چاوەڕوانی ئێمە بێت. زۆر باشە. باسی باشترکردنی ژیانی خەڵکت کرد، یعنی هەستەکەی بۆ منە ئەگەر تەماشاکەن یعنی ئەگەر لە کابینەی هەشت بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان لە سەرباری کابینی بن کە فراوان بکشانەوە و لە جاتی ئەوەی کە کاراسانی بۆ حکوومەتکەن دەستباری حکوومەت بن زۆرجار باگرانیان بۆ حکوومەت دروستە کرد. یعنی بۆ کابینەی نوێ ئومێدێکەیە لەوەی کە بەڕێزت باستکە باشترکردنی ژیانی خەڵک کە بە تەسەوری منیش ینی ڕەنگە دانانی وەزیرێک و دوان لە ئافرەتان بەس نەبێ بۆی کە ئافرەتی وڵاتە مشارەکە لە پرۆسی سیاسی بکە و دانانی چەند گەنجێک لە پەرلەمان و لە هەندێک لە وەزارەتەکان دووبارە ئەمانە بخۆی دیاردەی باشن و جەناب بدەوتە جێگەی دڵخۆشیە، بەڵام باشکردنی ژیانی خەڵک بەگشتی دەسەوڕەکەم ئەو نقطەیە بێ کە ئەبێ ئیشی لەسەر کرێەوە ئیشی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بێ. خوێندنەوە چییە بۆەوەی کە کۆمەلگەی کوردستان لە دوای 27 ساڵی ڕابردوو لە دوای کە ئێستا ئەزمونێکی باشتری هەیە و چەند کابینەیەکی بەڕێ کردووە، پەرلەمانێکی تازە هەڵبژێراوە، نەخشەی سیاسی گۆڕاوە، یعنی بە باوەڕی تۆ ئەو کابینەی نوێ کە پێک دێت تاچە ناتوانێت بپڕژێتە سەرەوەی کە باشترکردنی ژیانی خەڵک وەکۆی کە خۆ دوتت، یعنی ژیانێکی باشتر بۆ خەڵک و مشارەکێکی باشتر، هێنانە پێشەوەی گەنجی زیاتر و هەوڵدان بۆ باشکردنی فەزای کۆمەلگاتاوەی ئافرەتانی شان بەشانی پیاوان بتوانن زیاتر ڕۆڵ بجێڕن. بەڵێ طبعا هەموو لایەکەزانن کە بە درێژەی هەشت کابینی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەدانی وڵات ئیدارەدانی هەرێمی کوردستان کارێکی ئاسان نەبووە، چونکە هەر لە دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە درێژایی هەشت کابینە بە درێژایی 26 بۆ 27 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئاستەنگی زۆر بۆتەوە، هەوراز و نوشی و دۆخێکی هەڵکشان و داکشانی ئێجگار زۆر بۆتەوە، دۆخی سیاسی، دۆخی ئابووری، دۆخی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی کاریگەری هەبووە لەسەر ئەرک و بەهامی حکوومەتی هەرێمی کوردستان، بەرپرسیارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغی شەڕی ناوخۆ هاتە ئاراوەکە، دۆخی حکوومەتی هەرێمی کوردستانی قورستر کرد کە دابەشبوونی حکوومەت بوو بۆ دوو ئیدارە و دواتر دیسانەوە پێکەنان و دۆخی ئاشتی هاتەکەیەوە کە هەوڵی ئەوە دەدراکە ئەو دوو ئیداری وردە وردە لە بواری واقع کاڵتر بکرێتەوە. پاشان ئەزمموی 2009 ئەزمموی لێدایکبوونی ئۆپۆزیسیۆن هاتە ئاراوە لە کوردستانەکەمە ئەزممونێکی نوێ بوو و مامەڵاکردنی ئۆپۆزیسیۆن کە ئۆپۆزیسیۆنێکە ئەزممونێکی پێشوەختەی نییە لەگەڵ حکوومەتەوە حکوومەتیش ئەمە دیسان ئەزممونێکی نوێ بوو ئەو تەعاملکردن و ئینسیجام و گونجاندن بێکەوە ئەمەش دیسان ئەرکی حکوومەتی قورستر کردو، چونکە کاتێک ئەمە ئاسانەکە ئۆپۆزیسیۆنێکی تەنگ دروست بێ بە هەموو معایر و بە هەموو پێوەرەکان، بەڵام لەبەروی ئەمە نەهاتە کارەوە و بەڵکو ئەرکی حکوومەتی زیاتر قورستر کرد. ئەمانە هەمووی کۆمەڵی قەیرانی سیاسی بوون کە حکوومەت ڕۆبەڕی بووە لە 2014 هاتنی شەڕی هاتنی داعش و ڕوبەڕبوونی شەڕی داعش کەمە ئەرکێکی زۆر قرس و گرانی خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هاتنی ئاوارەیەکی ئێجگار زۆر بۆ کوردستان و دواتریش لە ساڵە بوونی
گرژی و تێکچوونی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی بەغا و حەشدی شەعبی و هاتنی حەشدی شەعبی و داگیرکردنی ئەو ناوچە کوردستانیانە و هەروەها کۆمەڵی حاڵەتی تری وەکو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەدا و ئەرک و مەهامەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان چۆن بتوانێت لەگەڵ ئەم حەدەسە زۆر خێرا و زۆر چاوەڕوان نەکراوانە تا خۆی بگونجێنێت بتوانێت بە کەمترین زەرەر و بە کەمترین زیان لی دەرچێ. بۆیە لە هەمووی قورستر قەیرانی دارایی بوو کە لە 2014 بەهۆی تێکچوونی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکومەتی ئیتیحادی قەیرانێکی سەختی ئابووری ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە. بۆیە حکومەت ناچار کۆمەڵێک ڕێوشێنی گرتە بەر بۆی بتوانێت لەگەڵم قەیرانانەدا خۆی بگونجێنێ و بۆ سیستەمی پاشەکۆتی موچە هاتەکەیەوە. ڕاستە گلی و گازندەکان لەسەر حکومەتی هەرێمی کوردستان زۆر بوون، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە بە ڕێگەی بەرنامەیەکی تێر و تەسەل، بە ڕێگەی استراتیژێکی زۆر باش زۆر بتوانێ خۆی لەگەڵ ئەو قەیرانە زۆر قرس و گرانانەدا بگونجێنێ و بتوانێت بە کەمترین زیان لی دەربچێ و هەمیشە تەقدیری هەبوو بۆ خەڵکی کوردستان. هەمیشە لە لێدوانەکانی بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە ئەوە چەندین جاردوپات کراوەتەوە کە پێزانینی هەیە بۆ خۆڕاگەری خەڵکی کوردستان، بۆ موچەخۆرانی خەڵکی کوردستان کە تێگەیشتنیان هەیە بۆ وەزعی حکومەت، تێگەیشتنیان هەیە بۆم دۆخە قورسە ئابووریە سیاسی کە هەرێمی کوردستان پێی دێدەبەڕێ. بۆیە بە هەماهەنگی هەموو لایەک بە تێگەیشتنی هاوڵاتیان و ئەو کاردانەوەی کە هاوڵاتیان هەیان بووە توانرا تا ڕادەیەک دۆخەکان تێپەڕێنەوە. ئومێدێکی زۆر هەیە بە کابینینی حکومەتی هەرێمی کوردستان کە پارتی بێگومان پشکی شێری بەرەکەوێت و ئیدارەدانی بەشێکی زۆری ئەم حکومەتە کە تەوەقوع کرێت ئەم جارە حکومەتێکی ئەغلەبیە بێت و لەسەر بنەمای زۆری نەبێت، چونکە ئەزمموی پێشووتر کە لە 2014 بۆ کابینی هێشت تەجروبەکرا پێکەنانی حکومەتی بنکە فراوان تا ڕادێکی زۆر شکستی هێناوە. هەندێک لەو لایەنە سیاسیانە لە واقع ڕایان کرد و لە دەقەکانی کۆتاییە لە بەرپرسیارەتی کشانەوە و هەموو ئەرک و بەرپرسیارەتەکان خستە سەر ئەستۆی پارتی و دواتر کێتیش مایەوە لە حکومەتە، بەڵام زیاتر بەرپرسیارەتەکان لەسەر ئەستۆی پارتی بوو، چونکە ئەوەی کە قیادی حکومەت حکمڕانی و حکومەتیە کرد سەرۆک وەزیران بەڕێز کاک نێچیروان بارزانی بوو. بەڵام سەر ڕای هەموو ئەم ئاستەنگانی کە هاتە پێش حکومەتی هەرێمی کوردستان توانی زۆر بە باشی زۆر بە وردی لەم قەیرانانە دەرباز بێت و هەمیشە مژدەی دڵخۆشکەر ئومێدی دڵخۆشکەری بە خەڵکی کوردستان ئەدەن کە قۆناغی داهات و قۆناغەکان بەرەو باشترە چێ و حکمڕانیەکی باشتر بۆ هەرێمی کوردستان دێتەکایەوە و خەڵکی کوردستان لەو قەیرانانە دەربازی دەبێت. ئەمانە کۆمەڵێ ئومێدن و گرنگی شەوەی کە بە تەوەقوعی من لە کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستانە کە کابینی نوێیە بەگشتی زۆر بە تایبەتی حکومەتی هەرێم تەرکیز بخاتە سەر باشترکردنی ژیانی هاوڵاتیان، یعنی ئەوەی کە پێویستە بۆ خۆشگوزەرانی تاک، مەسەلەی خزمەتگوزاری بە دەرەجەی یەکەم، مەسەلەی بەهۆی ئەوەی کە قەیرانێکی زۆر لەم چەند ساڵە هاتۆتەکایەوە ژمارێکی زۆر دەرچووی زانکۆ پەیمانگا هەن کە توێژی گەنجن بێکارن، واتە لە ڕێگەی ڕەخساندنی هەلی کارەوە جا بە پێی چ میکانیزمێک بێت بە خستنەگەڕی کەرتی تایبەت بێت یاخود بە دۆزینەوەی هەر چۆنێک بەسەر چاوی هەلی کار بێت بۆ گەنجانە بتوانێت ڕێژەی بێکاری بە ڕادەیەکی باش کەم کاتەوە و مەسەلەی بیمەی کۆمەڵاتی زۆر گرنگە کە جەختی لەسەر بکرێتەوە کە توێژێکی چەند توێژێکی زۆر هەن کە چاوەڕێی ئەم لایەنە دەکەن کە لە ڕێی چاودێری کۆمەڵایەتیەوە ژیانیان فراهەم کرێ بژێویەکیان هەبێت. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە ئابوووریەکەوە ماوەیەکی زۆرە لەم لایەنەوە نەیتوانێت وەکو پێویست خزمەتیان بکات، ئەوەیەکێکە لەو بوارانی کە پێویستە حکومەتی ئایندا ئیشی لەسەر بکات و مەسەلەی وەکو باسمان کرد بەشداری ئافرەتانە یەکێکی ترە لەو خاڵانی کە ئومێد دەکرێت لە کابینی نوێی حکومەتی هەرێما ئیشی لەسەر بکرێت و مەسەلەی گەنج و برەودان بە گەنج و هەموو ئەو لایەن و جیهەت و دام و دەستگانی کە پەیوەندیدارە بە توێژی گەنج زیاتر بخرێتە گاڕ و زیاتر دەعم و پشتیوانێ بکرێت و مەسەلەی کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی و کێشە خێزانیەکان ئەو جیهەتانی کە معنین بەمە، چونکە یعنی ئەوەی کە تێبینی ئەکرێت لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە بەهۆی قەیرانە سیاسی و ئابووریەکان
سێرەکی کێشە کۆمەڵایەتیەکان ڕووی لە زۆربوون کردووە و کێشانی کە بۆی سۆشیال میدیاوە هاتۆتە ئاراوە، کێشە خێزانیەکان و کێشەکانی گەنج و خۆکوشتن و ئەمانە هەمووی قەیرانە سیاسی و ئابوورێکە تەسیری زۆری هەبووە لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکە. بۆیە گرنگە حکوومەت کابینی حکوومەت ئیش لەسەر ئەمانە بکات کە ئەو لایەنە پەیوەندیدارانە زیاتر ئەکتیڤ بن، زیاتر چالاک بن بۆی کە حاڵەتەکانی دیاردە کۆمەڵایەتیەکان بەرەو کەمتر بوونەوە بچن و حکوومەتێک پێک بێنێت کە لە خزمەتی هاوڵاتیانە بێ جیاوازی و حکوومەتێک بێت کە ژیانێکی باشتر، ژیانێکی خۆشگوزەرانتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنێتە بوونجا هەر لایەنێکی سیاسی تیای بەشدارە ئەوە گرنگ نییە ئایا حکوومەت کێ پێکی ئەهێنێت، ئایا ئۆپۆزیسیۆن بەشدارە بێتەوە ئەم جارە یاخود بەشدار نابێتەوە. گرنگە کە حکوومەتی هەرێم ئەوی کە ئەرکی خۆیەتی و ئەوی کە لە ئاست چاوەڕوانی و متمانەدانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێت حکوومەت بەمانەی وشە بەمانەی کەلیمە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بێت. بەڵێ ژیان خەندستان خۆش بێ. لە کوێ قسەکاندا من لەوە تێگەیشتم کە لە ساڵانی ڕابردوو هەوڵێکە بووە لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە لەلایەن هەندێک تەوژم کە ڕەنگە لە دەرەوەش ئاراستەکرا بێتن نیویستویانە ئاشتی کۆمەڵاتی تێک بن و هەوڵ بن بۆ نمونە حکوومەت لە دۆڵێ بێت و خەڵک لە دۆڵێکی تر بێ و حکوومەت تاواکاری خەڵک نەبێ. بەڵام ئەوەی کە جەنابە زیاترتیش قسە سەری کە حکوومەت توانیوێتی سەرکەوتوو بۆ لەوەی کە لەگەڵ خەڵکە التیزام کات و تاوکاری خەڵک بێت و بتوانێت نمایندەی خەڵک بکات و دووبارە ئەگەر ئەزمەیەکی شەیە قەیرانێکی شەیە کێشەیەکی شەیە هەموو ئەو ڕوودا و خراپانەی کە لە عێراقە گوزەران لە هاتنی داعشەوە بۆ قەیرانی دارایی بۆ زۆر کێشەی تریش کە لێرە هەبووە حکوومەت هەرێمی کوردستان تا ڕادێکی باش سەرکەوتوو بووە. بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین پێم خۆشە کە بۆ چۆنت بزانم لەسەر ئەوەی کە بۆ چۆنت وایە کە خەڵک بە ئاستێکی باشتر لە ڕابردوو لە پشتیوانی ئەم حکوومەتە نوێ ئەکا و ئەم حکوومەتە دەربڕی ئەم قۆناغە تازە ئەم واقعە تازە بێت. بەڵێ بەتەکیت لە پێکەنانی هەر حکوومەتێکی نوێ یاخود گۆڕانکاریی سیاسی نوێ لە هەرێمی کوردستانە ئومێدێکی زۆری لەسەر هەڵەچەند لێدووە. هەمیشە ڕوئیایەکی ئەوە دروستە بێت کە دەبێت ئەم حکوومەتی نوێ کۆمەڵێک قەیران و ئاریشی پێشتر چارەسەرکە کۆمەڵێکەم و کورتی و گلەی و گازدەکان بڕەوێنێتەوە. بۆیە حکوومەتیش تەبعەن هەر لایەنێکە ڕاستپێرە بۆ پێکەنانی حکوومەت ئەکیت بەرنامەی خۆی ئەبێت و استراتیژی خۆی هەبێت کە چۆن ئەو دۆخانی کە نیگەرانی بوون لە لای هاوڵاتیانی کوردستان چونکە حکوومەت یەکسانە بە خزمەتکردن ئەو جێهەتێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە هاوڵاتیان و ژیانی تاکەوە هەیە لە هەرێمی کوردستانە. بۆیە بێگومان حکوومەت هێرم سەرڕای ئەوەی کە باسمان کرد زۆر ڕوبەری زۆر قورسی و زۆر بارگرانی و دۆخ و قەیرانی زۆر بۆتەوە. بەڵام لەگەڵەوەشا لەبەرەوەی کە خاوەنی بەرنامەیەکی ورد و استراتیژێکی ورد بوو قەیرانەکان سیرەکەی سەرڕێەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانەکانی زۆر ساختر بوو بەڵام زۆر ئیدارەدانی زۆر باشتر بوو لە ناوەڕاست و لە باشووری عێراق لەگەڵەوەی کە ئەوان قەیرانی ئابووریشان نەبووە. بەڵام حکوومەتی هەرێم لەسەر ئەو قەیرانانە توانیوێتی زۆر لەوان باشتر حکومڕانی هەرێمی کوردستان بکات و زۆر لەوان باشتر بەرنامەیەک دابنی. ئەمە هەم تێگەیشتنی خەڵکی کوردستان بوو هەم هاوکاری و پاڵپشتی خەڵکی کوردستان بوو. ڕاستە زۆر لایەن هەبوون کە سەرڕای ئەوەی کە خۆیان بەشداری حکوومەت بوون، سەرڕای ئەوەی کە بڕیاری ئەویاندا بوو کە بەشێک من لەم حکوومەتە بن کە فراوانە بەڵام تەعامل و مامەڵەکردنیان بەو شێوەیە نەبوو کە مامەڵەیەکی تەندروستانە بێت. لەلایەکەوە وەکو ئۆپۆزیسیۆنێک تەعاملیانە کرد هەمیشە گلێ و گازندە و زەختێکی زۆریان لەسەر حکوومەت دروستە کرد. لەلایەکی ترەوە خۆیان کۆمەڵێک پۆست و دەسەڵاتیان هەبوو لەناو حکوومەتەکەیان توانی باشتر خزمەتی هاوڵاتیان و باشتر خزمەتی دەمدەرانی خۆشیان بکەن بەڵام لێیان توانی لەو ڕۆ سەرکەوتوو بوون. بۆی هەمیشە گلەییان لەسەر حکوومەت هەبوو هەمیشە ڕەخنێکی زۆریان ڕوبەڕووی حکوومەتە کردەوە هەتاوەی کە زانیان بەرژەوەندیەکانیان لێرە کۆتایی بێت لە سەختترین دۆخەکاندا حکوومەتیان بەتەنها بەجێهێشت و کشانەوە و خوانە بەرپرسیارەتەکان قوتار کرد. بۆیە گرنگە کە وەکوتم لە هەر لایەنێکی سیاسی جا پارتی دموکراتی کوردستانە یەکێتی نیشتوانی کوردستانە یاخود جارێکی تر ئۆپۆزیسیۆن بەشدارە بێتەوە لە پێکەنانی حکوومەت گرنگە کە ئەوەی کە پێویستە وەوەی چاوەڕوانی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە نەک تەنها دەنگدەرانی خۆیان وەکو پێویست لە بواری خزمەتە لە بواری
ئیدارەدانێکی باشتر بۆ هەرێمی کوردستانە بیخەنەگار هەموو هێزی توانای خۆیان بۆی کە بتوانن حکوومەتێک بێ حکوومەتێکی سەرکەوتوو بێ حکوومەتێک بێ کە بەدەر لە حکوومەتەکانی تر جۆرێک لە ئیستقرار و جۆرێک لە پێکەوە ژیان و جۆرێک لە فەزایەکی ئارامتر بێنێتە بوون کە دوور لەو فەزایی کە پێشتر جۆرێک لە دڵە ڕاوکی و جۆرێک لە فەوزای دروست کرده بوو هەندێک لایەنی سیاسی وای کرد کە پەرلەمان پەکی بکەوێت چونکە ئەوان لە داقەکانی کۆتاییە لە بەرپرسیارەتەکان کشانەوە بۆ هیوادارین کە و دۆخە نەخوازراوانە جارێکی تر ڕوبەڕووی حکوومەتی داهاتووی هەرێم نەبێتەوە حکوومەتێک بێ بە تەواوی پیۆرەکان حکوومەتێکی سەرکەوتوو بێت. دەستان خۆش بێ هاتوونتە کۆتایی بەرنامەکە بۆ هیوایی کە حکوومەتی نوێ حکوومەتی خەڵک بێت و ئەوەی کە پێوترێت چەمکی هاونیشتیمانی هەموو هاونیشتیمانێکی کوردستان لە زاخۆ بۆ خانەقین لە هەموو ناوچەکانی کوردستان بە هەموو پێکات و ڕەنگەکانەوە لەم حکوومەتای خۆیان ببیننەوە و حکوومەت تەمسیلی هەمووان بکە. سواز بۆ جەنابەت سواز بۆ هەموو ڕوونکردنەوە و گفتوگۆ گەرم و تێبینیانەی کە هەبوو سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە خاتوو ژیان جەلال چالاگوانی کۆمەڵگەی مەدەنی و پارێزەر زۆر سپاس و بەخێربێت. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بە.